ها أبيني أو والسلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایەکی ئاینیە و 2 بوتڵ غازی کڕیوە لە یەکێک لە بریکارەکانی گەڕک، بەڵام لە بڕی غاز ئاوی تێدا بووە وە خۆی دەڵێت هەر بوتڵێک 10 خولەک کاری کردووە. لەو کۆرانی بەرامبەرمان کە یەک هات غازی تەوزیا کرد ئەیتر خەڵک دەورەی لێدا مشکۆ ئەو خەڵکی چوین بیتاقم بگوتی بیتاقی ناوێ تم بەچەند دەگوتی بەهشتونیە وڵا بتلەکمدایە بۆشەکەی خۆمان ئەو بتلەمان وەرگرت زۆر قڕز بوو وڵای غازش گەلک باشە وڵا هاتینە لە ماڵی غازش کەشمان تەقریبا لەسەر کۆتایی هاتن بوو کوڕەکەمان چوو ئەویشی گۆڕیەوە هەیندوو بتلمان گۆڕیەوە جیرانەکەمان دوو بوون ئەو خەڵکی دیکە ینی وەبەر ناکەت هینانەوە ماڵێ شیوەکی پێ لە نەندرا بەتار بوو ئەو مارەمان هەردووشیان بەتار بوو هاتنیەکی مەیان برد ئەویش بەتاڵ بوو. دانیشتوانی گەڕەکی پێنجی حەسارۆک لە شاری هەولێر زیاتر لە 70 بوتڵ غازیان لەو بریکارە کڕیوە، دواتر سکاڵایان تۆمار کردووە. باشتونی مان پڕ کردیا هەموو ئاوە هیچ ئیش ناکە هیچ 10 دقیقی نەکردیا هەموو ئاوە ناناسی کە مامەی لەبەر بوو ئەروەڵا منتیقەیرە هەموو پڕیان کردیا هەروەڵا بێ پیتەقە بوو هەر هەموو خەڵکی پڕی کرد چونکە بێ پیتەقە بوو هەموو عالەم پڕی کرد. ئەم دوو غازم پڕ کرد تەماشا دەکەم هاتمە مارش تەماشام کرد ینی نیوەی بەتڵی ئاوە دەورە ینی چۆی برێم ئەوجا کابرات هەتا چوینێک نێمە نەعەفتا بوو نەعەفتا دوو بوو بەس ئەوەندەی فرۆشت بوو تێدەگەی لە من هەفتا یان هەفتا دوو بوو هەت لەو دەورێ بوو ئەوەندەی غازی فرۆشت بوو هەمووش نیوە نیوە تێدەگەی هەموو نیوە ئاو بوو. بەهۆی کەمی غاز ڕۆژانە لە شاری هەولێر بریکارەکانی فرۆشتنی غاز بە کۆبۆنی خۆراک ماگانە بۆ هەر خێرزانێک 2 بوتڵ دەدەن، لە بازاڕەکانیش نرخی 1 بوتڵ غاز 13,000 دینارە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.